والله ئەو کێشانە بە دەرەجەیەک گەرمەشامی نایە لە مکەیە هەڵێر کەسێ تۆم بکات ئەو بدادین کارەباکەی بڕین و پێنج لە دنیا غەرامەکەین من شخصی خۆم هەموو ساڵێک گەرمەشامیەکەم ئیمسال نەم کرد دەبەوە قەرار هاتت لە نەحێوە دراوە مختارەکان تەبلیغ کراوەی کەس نەکا بەڵام من خۆم لەم چەند ڕۆژانە سەردانی پردیام کرد ئاتو کۆبری بەم دیو بۆ دوو جادەکەی گەرمەشامی کراوە و بیری توازی هەمووی ئیشەکە و فەرق و جیاوازیە بۆ ئێرە منع بۆ منعە هەموو ساڵێک کردمان و من ئەنەکرد بێ 455 خانومان بۆ کرا بۆ خەڵکی دێیەکە ئێستا 300 ماڵ شەجێ بووە لە ڕووی پرۆژەوە بێخزمەتگوزارین تەنها دوو جادە سەب کراوە لە کاتی ئیداری پێشوە ئەوشین حەویجە بوو لیان زیاد بوو نردیانەوە بۆ ئەوێ ئەگەنا هیچمان بۆ نەکە بەیتەری و زراعەتێتە نەخێوچێتە نەکەسوتە ئیمڕۆیەکەی بەیانی بۆ تێ دە سەربەری بەڵام ماوەیە پێشی سەر نانێش یەک سەر بڕوە بازگە ڕێی نادا بازگەر شیە بوو ئەسکەری بوو ڕێی نادا لەم سولە مردە سنين حين الأمر ده يجابوا هنا تنا هذا المستشفى كان كذا جوتي مستشفى يصير بر محاولوا كهرباء محاولين بس مستشفى بوازنه ومستشفى كادي مستشفى كشي كادي قول بقول إن كات صدام تنا هذا خمر صابين بلام أنداماني برلماني إذا كان يشتري شمال جوسان هولسي أنا بوا هولي أنداو بمان بلام تا إسا وكيش أنا ما هو